ئەم کاتتان باش گوێگرانی هێژا من سەلام سعدیم لە ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەریەکانی دۆزەخ دێمەوە خزمەت ئێوەی ئازیز. لەم ماوەی ڕابردوودا دەرفەتێک هەڵکەوت لەگەڵ چەند زیندانیەکی سیاسی کە ساڵانی هەشتاکان لە کاتی جیاوازدا لە زیندانی ئەبوغرێب بووین، چوینەوە بۆ سەردانی هەمان ئەو گرتوخانەی کە هەرێک لە ئێمە ئەزمون و بیرۆری تاڵ و ترسناکمان لەگەڵی هەبووە. ڕاستەکەی دانی پیانێم کە ئەو بەشەی منی لێبووم، بەشی ئەحکام خاصە یان بەشی حکومە تایبەتەکان کە تایبەت بووە گیراوانی سیاسی لە چاو هەندێ بەشی تری ئەو گرتوخانەیە بە زمانی ئەمڕۆ بڵێم بەشی VIPەکەی ئەبوغرێب بووە. ئەوەی من لەم سەردانی ئەم دواییە بە چای خۆم بینیم زۆر جیاواز بوو لەوەی کاتی خۆی و لە ناو گرتوخانەکەەوە دەربارەی ئەو شوێنە بیست بووم یان زانی بووم. پێکۆ چینەوە بەشی گیراوە بێسەر و شوێنەکان ئەو هۆڵە داخراوانەی تەنیا ئەمانزانی پڕن لە گیراوی سیاسی، بەڵام کێن و چین و بۆچی وەکو ئێمە دەرگای هۆڵەکانیان ناکرێتەوە، بۆچی هەتاو نابینن، بۆچی ئێمە نابێ بزانین ئەوانە کێن، لەبارەی ئەمانەوە هیچمان نەدەزانی. نەمانەزانین لەناو ئەبوغرێب ژووری تاکە کەسی ئەوەندە ترسناک هەن کە باوەڕ ناکەم هیچ کەسێک تەحەمولی یەک ڕۆژمانەوە لە شوێنێکی ئەوە تاریک و تەنگە بەر و ترسناکە بکات. بەڵام سەرڕایەوەش هێشتا ئەوانەی لەم بەشەش بوون بەختەوەرتر بوون لەوانەی چاوەڕێی جێبەجێکردنی سزای لە سێدارەدانیان بوون. ئێمە چوینەوە سەر پاشماوەی ئەو بەشە ترسناکەش، بەشی لە سێدارەدان. ڕاستیەکەی وشە دەرەقەتی وەصفی ئەو شوێنە نایەت. کەسێک کە خۆی لەوێ بووە، ئەمڕۆ میوانی منە، تا مەزرۆم لە دەمی خۆیەوە ببیستم ئەو ساتانەی چاوەڕوانی مەرگ بوون لەو شوێنە تاریک و پیس و تەنگە بەرەدا چۆنیان بەسەر بردووە. میوانەکەی من کاک دەشتیە، دەشتی ئەحمەد ساڵتە. کاک دەشتی بەخێر بێ. زۆر سوپاسدانەکەم و دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانەکەتان. کاک دەشتی هاوسەفەری من بوو، لەوێ یەکترمان ناسی، بەڵام لە ماوەی کورتە هەندێک لە چیرۆکەکەیم زانی بەڕاستی بەلامە ئەو نەسەر ڕاکێش بوو کە پێم حەیف بوو بە تەنیا من ئەوە ببیستم، یان تەنیا خۆی ئەم یادۆریانە کە لە مێشکی خۆیان تا ئێستا هەڵی گرتوون، لە سنگی خۆیان هەڵی گرتوون، ڕەنگە دەما و دەم بۆ خەڵکی گێڕابێتەوە. هەستم کرد ئەوە بەز نییە، ئەبێ ئەم چیرۆکی کاک دەشتی، چیرۆکی خەڵکی تریش بگێڕینەوە. من لە مەنزوری ئەمڕۆوە کە خەڵک گیرۆدەی دەیان کێشەی جۆرە و جۆرە و ڕەنگە بەلایەوە زۆر گرنگ نەما بێ ئەو شتانە، بەڵام دڵنیام کە ئەم چیرۆکانە ئەبێ بگێڕدرێنەوە، ئەبێ بنووسرێنەوە و ئەبێ تۆمار بکرێن بۆ ڕۆژێکی تر، بۆ نەوەکانی داهاتوو، بۆ خەڵکێکی تر، بۆ سەردەمێکە ئیتر ئەم کێشانەی ئەمڕۆ ئێمە گیرۆدەی بوون، کێشەی ڕۆژانەی سیاسی ئەوەی سیاسیەکان دروستیان کردووە تۆزێک بڕەوێنەوە. کاک دەشتی بڵێ، بەڕاستی ئەزمونونەکەی تۆ بە جۆرێکە کە ئینسان نازانێت لەکوێوە زۆر بچێتە ناو باسەکەەوە. ئەمەوێ ئەو ڕۆژم بۆ باسکەی کە لە دادگای شۆڕش مەحکەمەی سەورە حکمی لە سێدارەدانی ئێوە دەرچوو. بڵێ، ڕۆژی هەڤەی 12 ساڵی 85 بوو، ڕۆژی سێشەمە بوو بەزدەبێت. خۆی مەحکەمەی سەورە حکمی سیاسیەکانی دووشەمان و پێنجشەمان. ئێمە دووشەمەکەی لەوێ بووین، تەجیل کراین بۆ سێشەممە، یعنی قەرارەکەیان بۆ نەکڕینەوە، جینا قەرارەکە حکومەکە ورا بوو. لە هەڤەی 12 جەلسەی مەحکەمەی سەورەمان بوو. تەبەن کۆمەڵی هاوڕێ بووین، من و هاوڕێک حکومڕین بە حکمی سێدارە. چەند کەس بوون ئێوە گروپی ئێوە؟ 9 کەس بووین، 10 کەس بووین. هەمووتان یەک قەزیە بوون؟ بەڵێ هەمومان یەک قەزیە بووین، کۆمەڵی ئافرەتی تیا بوو. یەکێکمان لە پێش ئەوی کە حکومەکە بێرین بە فترەی مانێک دەرچوو، بە حساب گوایە بردویانە فەحسیان کردویت، ئێمە نەماندیەوە ناتۆ سژنەکە لە هەتا تۆزێک شتیش لای ئێمە دروست بوو کەوا
شکمان هەبوو برین تۆڵی دەستی هەبوو بێ لە مۆزع بەڵام وا دەرنەچوو فاسییان کرد بۆ ئەمری 14 ساڵ 13 ساڵ بوو. طبعا حکومران 13 ساڵ بوو بەڵام گیرا بوو بەڵێ لەگەڵ ئەو فترە زمانیە هەمووی لەگەڵمانە بوو 15 ڕۆژ 20 ڕۆژ پێشەوەی کێمە حکومەکە بەرین بەسەر هەر هەمومانە ئەو مناڵیان برد فاسییان کرد کە بردیان فاسییانگەی تنەمانزانی چێ مەسەلەکە دوای کەبەر بوو من زانیم فاسکراوە لەسەر مناڵێتی دوایەوە هەموو ئیزبارەکانی ئەو پێڕێ ئێمە نەکەری ئێمە زۆر لە زیندانانی سیاسی هەموو ئیفادەکانیان مەوجودە و ینی هەموویمان بینیوێتەوە ئەوەی ئەو هاوڕێە ئەو مناڵە حکمی نەچوو بۆ 7 ساڵیش لە 16 مناڵتر بوو لە دەرگای ژووری محکەمەی سەورە تاوان کاچیتە ژوورەوە قاعەکە بۆنی خوێن مردووی وازانی لە شوێنەکە هەر چوار دەورەکە مردووە ینی غێری ئەوە ئەبێ هەمان هۆڵ بووە کە من بینیومە محکەمەی چاڵێکە بەشی کە لە یەیتە ژوورەوە بەدەستی چەپتا بەدەعەفو بەدەستی ڕاستە قاعەکەی محکەمەیە ڕاست بەدەستی چەپرا قاعەی تەوالێت و شتانە بوو بەڵام نازانم من تەوالێتم بینێ بەس کەسم نەبینی بچۆتە ژوورەوە 11 جەلسەیە ینی هەموو ئەم بەسرا بووینەوە بێکەوە زۆری نەهرەوەش من هەر بیرم نایە ئەزانم کە تەوالێت لەوێ هەبوو بەس کەس بیریشتیوای نەبوو بەڵێ تاوان چوینە سەرەوە بۆ محکەمەکە یەکەم شت من و هاوڕێیاسینی حکومی ئەداممە نای من و ئێوە خوێنەوە دوای ئێمە هاتە سەر هاوڕێ گۆڵشەن و مەجموعەیەکی کە بە دوای یەکە کە حکومەکە ئێمە خوێنرایەوە هاوڕێ گۆڵشەن بەڕەحمە بێ نعلەک تاکە و تاکەکانی بەرز کردەوانی و گرتی عواد بەندەر بەو شێوەی کە ئەو کردیە ئێمە تاوان براینە ژوورێکی کە هەبوو لەو دەرگایەوە نەچوینەوە ناو محکەمەی سەورە ئێمە سزنەکانی تروا بوو دەرگایەک بوو بچکۆلێ بوو ڕاڕێتی جۆمان لە قاوقیش و هاوار بوو لێیان نا حکومەکەیان بۆ زیاد کرد دەستکاریکی حکومەکەی کرا ئەگەر بۆ لەبەرەوەی نعلەکەی گرتە عواد بەندەر کە من و هاوڕێیاسین حکومی ئەدامرێن ئیتر بردیانینە ئەو دیوە ئێمە ئەو هاوڕیانی خۆمانم کەسیان نەدیەوە تا چوینە ناو پاسەکەەوە کە چوم ئەوان لە ناو پاسەکە دانرابوون حکومرابوون 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ بەس من و یاسین ینی لەگەڵ حکومەکان پێکەوە چونەوە بۆ پێکۆیان بردن بۆ بۆ غرێب بە یەک سیارە هەمومانیانە بەر بۆ بغرێب بە یەک سیارە ژیانی نینەوە ینی چونکە ئەو سجنێکی ئێمە لێەوە هاتین بە مەموریەت ئاهاتن لەگەڵمانە دەور و تەسلیم هەبوو کە وەجبەکە لە محکەمە بۆیتر چەنی ئەدام بێ و چەنی ئەحکامی 5 ساڵ و 10 ساڵ بێت هەمویان بە یەک سیارە ڕۆن ئەو سیارێت تەوزیع دەکا بەسەر هەچ کەسە و بەپێی شوێنەکەی خۆی کە حکومەکەی تیا بەسەرە بە فریاکەوتن قسە بکەن لەو ماوەیە لە محکەمەی سەورە تاگەنە لە محکەمەی سەورە نا بەڵام من ئەوەی کە ملاحەزەمە کرد ئێمە تەمان لە شوێنێک بووین کە بردیانین بۆیە جەناحی خاصیان پێوت موقفی انتظاری محکەمە لەژێر سەیتەرەی استخباراتی مرکزیە بوو استخباراتی عسکەری هەستمە کرد کە ئەوانەی کە ئێمەیان هێنەوە بۆ لەکوێ ئەو شوێنە هەر لە ئەبوغرێبە هەر لە ئەبوغرێبە ئەو شوێنە ینی دوور نەبوو بەڵام ئێمە دەوری یەک قەراری محکەم حکومەکەمان خوێنرایەوە ئیتر تا ئێمە تا ئەوانی تەسلیم بە سجنەکانی خۆیانە کرد بەبێ 5 ساڵ و 10 ساڵ و 7 ساڵ و 5 ساڵ ئێمە هەشت و چارەکی شەو بوو من و هاوڕێیاسین گەیشتینە قاتە ئێدام یەکەم جار ئەوانیان دابەزاند بە ئەحکام خاصە بەڵێ خواحافیزی هەبوو یان چۆن والله خواحافیزی بوونی هەبوو بەڵێ خواحافیز بوونی یانی بوار هەبوو خواحافیزی لێ ناو پاسەکە بوو هەر سەجانەکانی خۆمان بەس پلێت بوو هەمووی قەپات بوو لە دەرەوە پاس بوو بەس لە ناو قەفەز بوو سنووق بوو ئێوە هەموو پێکەوە بوون بەبێ حرەسەکان لەگەڵتان حرەسەکانمان لەگەڵا بوو بەڵێ بیرێمێ ڕۆژێکی تەمایی بوو هین خۆڵبارین بوو بەغا خۆڵێکی زۆرە باری بەس جامەکەی پێشەوە بینرا ئێمەش من و یاسین هاوڕێیاسین بە کەلەپچە بەسرا بووین و لە دواوە کە حکمی ئەدام بوویت کە لە دوا ببەس کە دەست لە دوا بەسێتەوە ئەچەمیتەوە وەکو کابرایکی 80 ساڵە لە تاو ئازاری فقرات و ئازارە دەبێ ناتوانانی حرەکە زۆر بکەیت هەشت و چارەک چوینە جەناحی ئەدام قاتەی ئەدام تەوەن دەرگایەک بوو ئەکرایەوانە ئێمە چایشمان بەسرا بوو بەس ئەوان لەناو پاس چاوتان بەسرا بوو ئێمە چاومان بەسرا بوو بەڵێ بەڵام وەبزانم ئەوان نەبەسرا بوو نازانم تاکید نیم چکە من نەمبینین بەس بە سەودی ئەمانزانی کام وەجبەکە بێکۆین
هەشت و چارێکی شۆ بوو دڵیان دانەوە مەسەلەن ئەمێ بزانم ئەو لەحظەیە چۆن بووە ئەو لەحظەیە لە محکەمەی سەورە تا ئەبوو غرێب نزیکی 40 دقه 45 دقه ڕێ ئێمە زیاتری تیابووی ناڵم تاوانیان تەوزیع کرد دڵدانەوەی تیابوو بەڵێ زیاد لە حەد ینی تیابوو بۆ ئێمە ئەگریا بۆ خۆی ناوی خۆزگە ئێمە ئەدامکرانە خۆزگە ئێمەش حکومی ئەدام بووینە بەڵام ئەوی کە زۆر سەرنجڕاکێش بوو بە لەلام ئێمە بە فترەی ئەوی 4-5 مانگ لەو شوێنە بووین ئەو جەناحی ئەحکامی خاصەیە کە موقفی ئینتزاری محکەمەی پێڵەن ئەو ئینزیبات و حرەسانی کە سەرجانی ئێمە بوون بە حکمی ئەوی فترێکی زۆر ماوینەوە باوەڕکە بە چاوی خۆم نا کە دایگرتین لە قاتی ئەدام پەڕۆکەی لابر لەسرم خوا بۆ سەرەوەگای لێ چاوم لێ بوو ئەو بە چاوی هاتە خوارەوە سەرجانەکە ئەوەی کە ئێمە هێنا بوو بۆیە کە ئەوان دابەزێنران ئەوان کەوتنە دڵانەوەی ئێمە دوان بوون دوو کەس بوون بەبزەم سایرشتی کەشمەمە دووە بوو سایقەکە بوو خەڵکیکە لە پێشەوە بوو نازان بەس ئەو دوانیان کە بە کەلەپچەکە ئێمەی تەسلیمی قاتەی ئەدام کرد ئەو بە چاوی هاتە خوارەوە دەرگای قاتعەکە کرایەوە ساڵۆنێک بوو ساڵۆنێکی پچکۆلە بوو وەرەی ئێوە چۆن بوو لەو کاتە بیرتان لە چیە کردەوە مردن وا دەزانی ئەو دەقەیەوە بەنیادامە دەکەن ئەو خبرێمان نەبوو فکرتان نەبوو کە تۆ ڕۆی لەوێ چاوەڕێیەکی ماوەیەک وامان نەزانی بۆی ئەدامانە بەنەرە ڕۆژە بەس دوای ئەمە مەساتەکە دەسی پێ کرد تەمەن دەرگاکە کرایەوانی و تەسلیم ئەمانە کراین یەکەم جار لە ساڵێکی بچووک بوو دوای ساڵەکە وەکو قاعەیەکی بچکۆلەوە بوو جلەکانی خۆت داکەن جلیکانایەتێ ئەمە ئەو شوێنە نییە کە من و تۆ پێکەوە چوینەوە سێرمان کرد با لەکوێ بە تۆم وت کاک سەلام ئەم دیوارە لێرانە بوو ئەو دەرگایە بوو کرابوو بە زینزان لەوە چوو دوای ڕوخانی ڕژێم کرابێت ئەو دەستکاریە کرابوو یەکەم زینزانەکە ئەچیتە ژوور و کە ئێمە چوینە ژوورەوە دەرگاکەت پیشانان بڵێ بە دەستی ڕاستە یەک تاکە زینزانە هەبوو ئەوە نەبوو ئەوە ڕاڕۆکە بوو کە ئێمە لێهاتینە ژوورەوە ئێوە توجاتە ئەوی سەباسیەکەی ئەومە ئەو ڕاڕۆیە کە کرام بە زینزانە بەڵێ بە تەنیشتیەوە قاعەیەکی بچکۆلە بوو بە ژوورێکی لەوانێت 3-4 وایە هەمووی جل بوو نەعل بوو پێڵاو بوو نەجمە بوو نەجمەم تیابینی بوو لەوێ کە زوڵبات حکمی ئەدامراو لێ بوو دوای بالفعل دیش منەویان کە چوینە ژوور پێش ئەوە فۆرمێکیان هێنا هەچ کەسەمان خۆمان ئەمانەمان چاکەت قەمی سوشتەکانمان هەمووی داکەن چی هەیە نیشانەیەک هەیە لەسەر جسمە من یەکسەر وتم خاڵێ لەسەر سنگمە خاڵەکە نووسرا بۆچی نووسنەوە ئەی نووسن بۆی کە ئەدام کرێت لەگەڵێکی چ کاتێکەڵ نەبیت لەگەڵێکی چ کاتێکەڵ نەبیت کە ئەو فۆرمەمان پڕکرایەوانێ هاتینە ساڵەیەکی پچکۆلە بوو هەر 2 مەترە بوو هەمووی زینزانە بوو 11 زینزانە بوو یعنی بە ژماردنی ئەو کاتەکە ژماردوو 11 زینزانە بوو بەس ئەم سەفەرش کە چوینەوە بوو بە 14 ئەو ڕاڕەوە زیاد کرابوو بە زێنزانە و بەس دەرگاکەیان لە شوێنی شکۆ کردبووە تاوان چوینە ژوورەوە بەرامبەر هەر ئەو دەرگای کە هاتینە ژوورە ناو زینزانەکانی ئەدام هەمووی دەرگای مشەبەک بوو مشەبەک نا تۆڵی درێژ ئاسنی هین بوو ئەو دەرگایانە بوو کە بینیمان دوو دەرگایان نەبێت دەستکاری کرابوو تەلی مشەبەکی لێرا بوو جینە ئەوانی کەینە هەمووی وا بوو هەر بەرامبەر دەرگاکە زینزانەیەکە بوو تەنیش زینزانەکە ئینەکان کردوانێ منیان فرایەوە طبعا تعاملیان گۆڕا لە سەرجانەکانی خۆمان دەرچوون هاتینە قاتی ئەدام ئەوانی کە ڕۆح دەکێشن کە هاتمە ناو ساڵ تعاملیان چۆن بوو زۆر خراپ بوو تعاملی ئینسانی نەبوو یعنی یەک 2 جار بەر لیان کەوتین هەتارێکی لەسەر شتێک تۆ برادرەکەت نەکەوتنە یەک نەخێت ئەویان بر بۆ زینزانەی ڕقم حوت من چوومە زینزانەی ڕقم 2 چەند کەسی تیا بوو ئەوەی ئێوە کە چووم 15-16 کەسی تیا بوو ئەو شوێنە بچووکە بەڵێ 16 کەسی تیا بوو یعنی نوستن نەبوو بڵێ ئەنوم نوستن نەبوو کۆمەڵێک بە چیچکانەوە دانیشت تا 2 کەس قاچی دێژەکرد چایەک خلافێنێ نوستنی ئەوە نەبوو بڵێ ئەنوم نوستن بە سەرە بوویان بەڵێ بە سەرە بوو بڵێ جا پێش ئەوی کە بچووم ئەو زینزانێشتی شێشە دروست نابوو لە سەرەوە کاک دەشتی مەسەن 6 ساعت دەخێ بۆ خۆیان من زۆر شتم بیستۆ لە سەرەوە بەس زینزانەکە ئێمەە ئەوەی کە منی تێکەوتم هین بۆ هەمووی قیادی ئەحزابەکان بوو بەنی بە تاکید قیادی شوێەکان دواسیانێکی تیا بوو
هەمووی دکتۆر و مهندس بوون کوڕێکی تیا بوو ناوی حەسەن بوو حەسەن عەجیل ئێوەش لەسەر حیزبی شیوعی گیرا بەڵێ یعنی من بە سوتفە فرێرامە ئەو زینزانەیەوە زینزانەی تر هێستا من هاوڕێیاسی دەڵێ ئەو زینزانەی ئێمە بەیانیان دوو کەسە بوون بەیەکەوە گیرابوون کەوتبوونە ئەو زینزانەیەوە ڕۆژی دەجار پەلامار یەکتیانە ئەوی تۆ خەتای تۆ بۆ چینەتە ئەو دیەوە گیراین پێشمەرگە بوون کورد بوون ئەوی کیان پەلاماریە ئەی ڕۆژی ئەو دەجار لە یەکتیمانە کردەوە بەس لەو زینزانەی من ئاوشتە نەبوو حتا بەڕەحمە بێ کابراایکی لێ بوو کازم عوبێد ئیبراهیم هین بوو عضوی لیژنەی مەرکەزی فوراتی وستا بوو خەڵکی حەلە بوو حیزبی شیوعی بەڵێ بەس لە عومرا بوو کە خواردنەکە نەهات لەژێر دەرگاکە و بەیانە کردینە ژوورۆچە تۆ گەم ڕەحەوازان پێم وتی لێ ئەوەنگە دەرگاکە لەژێرە بەجێمەلڕا فەتحەیەکی تایە ئەو دەرگایە بۆ سینێ خواردنەکە بوو کەیان کردە ژێرەوە دەرگاکردنەوە نەبوو بۆ خواردن وەرگریت ئەی ئەو لەحەزەی کە ئێوەیان کردە ناو سجنەکەەوە ئەبێ دەرگا بکەنەوە یەکشت پێشەوە چۆن حەزەر وەرەگرن مەسەلەن چی حەزەر وەرگێت ینی سەجانەکان ئەوانەی کردوێن حرەسەکان 20 کەس بە دواتەوەیە 20 کەسم کێن بەس دوانیانەکەن بە سیلاحەوە سیلاحەم نەدی بەس هەمووی چۆنەڵیت زەلامی طبیعی نەبوو بۆردینگارتیش نەبوو ئەوانەش نەبوون دەموچایی بەشەریان نەبوو جا کاکە سەلام یەکشت کە داخلی ئەو شوێنە بین ئەو قاتعی کە بڵین زینزانەکان ئێشتا نەکرابوومە زینزانەکەی خۆمەوە لەو شیشانی کە باسمان کرد ئاوا هەموویەتە خوارەوە دەرگاکامی 56 سانتیمەتر بوو کە ئەیان کردینە ناو زینزانەکان دەرگاکەی بەڵێ دەرگاکە ئەو کەوا بێکەوە دیمان تۆش نەدی ئەخرم ێ بزانم هەر ئاوها بووە یان هەر ئاوا بوو دەرگاکان نەگۆڕابوو هیچی بەس یەک دوو ژوورێ دوو زینزانیان نەبێت پلێتێکیان لیا بوو بەیاخی شین کرابوو نازانم بۆچی ئەجینە ئەوەکو خۆی ما بۆ زینزانەکان ئێوە لە دەرگاکانەوە یەکترتانە بینی یان چۆن مەسان تۆ ژوورەکەی بەرامبەر دەرگایەک هەبوو دەرگایەکی تەختە بوو بەس بۆی ئەمبەر ئەو بەرنەبینێ شتێکی سادە بوو کرابوو چوارچێوەیەک بوو ئیتارێک بوو ئیتارەکە بە پلێتێکی خەفیفی تەنک بەس ئێمە ئەو بەرنەبینین بەڵام ئێمە لە بینی زینزانەکانیدا کە ئەو سەجانەکان کە ئەڕۆیشنە دەرەوە ئیتر ئێمە حڕ بین کەسمان لەگەڵانەوە تاواری شەوێک کەسێک مرد دوو شەو هێشتیانەوە نانێرە زینزانەکە بکەنەوە سەبیحینەوە بوو کوڕەکە دوو برابوونی چەند سەبیح بووی چەند سوبحی بوو ئەوانی شوعی بوون لەگەڵ ئەموو جەماعەتەی دژوورەکەی منە گیرابوون زینزانەکەی منە بەس کاک سەلام ئێمە ئەوە چۆن مرد ینی هەر بە جڵتەلیە طبعا ڕۆژی یەکەم نیان برد باوەڕیان نەکرد نەجاتی بووە ئاخر سەجانەکان کە هاتنیان و حیفێ نەکرا بە پەتەکە ئەبەڕاستیان ئینسان بە جەڵتە بمرێ زۆر باشترە لەوەی تۆ مەلت بکەن بۆ پەتەوە ئاخر دوو ڕۆژی جەنازەیەک لە زینزانەکە تابێت تۆ 15 کەسی تیا زینزانەکە جێی قاچگەشکردنن یعنی ژیانی ئەوانیش فۆتە ئێوانیش دانیشتنیان نەما ناخواردنیان نەما تۆ مردوویەک لە ژوورێکا بێت لەو قەفەزە بچکۆلەیە بێ لەگەڵتا چۆن دوو شەو ڕۆژە بێ بەسەر ئەو دقی کە داخلی زینزانەکانی قاتەیەدان بووم لەو مشەبەکانەوە کە لەسرم ئەبینی وەکو چۆن لە ئەفلام کارتۆ ناشتیوان بینیوە کەلە هەمووی ئاوایاتە پێشەوە سەریان ناو بە دەرگاکەەوە بۆی بزانن شەی تازە هات لە خواری خوارەوە سەر بوو تاسەی سەرەوە لە خواری خوارەوە بەبێ هیچ چۆنەڵیت گۆڕانکاریەک من ئەوەم بینی هەمووی ڕێژ هاتوو ناشرین یەکێکە لەو دیمەنانەی کە یەکەم لە حەزە لە بیر ئەوە یەکەم دیمەنەکە لە ژیانما دوو دیمەن هەیە کە لە ژیانمانە بیرم نەچێتەوە ئەمەیەکی شانە ئەجا تۆ هاتیت حکومڕایی بۆ ئەدام ئەو خەنە ئەو ژوورانەوە تا فۆرم پڕکرایەوە تا ئەومان بینین کەلە ئەوانیش ئەوداڵی ئەو بن بزانن چێن کوردن عەرەبن ناخۆشین یادگاریە بە کورت و مختصەرەکەی بەڵام کە داخلی زینزانەکە بووم هەمووی عەرەب بوون پارسێ 4 ڕۆژ دوو کوڕی کوردی سلێمانیان هێنا یعنی هەمویان شیوعی بوون منیش بە سوتفە کەوتمەنەوەوانەوە یەکێ لەوانە کوڕێک بوو کوڕێکمان لەگەڵا بوو لەو زینزانەیە لە زینزانەکە نای عادل ئیبراهیم محەممەد شەلال بوو مە ئایلەیەکی مەشهوری عێراقی بوون بەقا هەر لە ئەساسی شۆ بزان باوکیشانە ئیعدام کرابوو برایم گیرا بوو ئەوەی لە زینزانەکەی منابوو عادل زاوایی بوو مێردی خوشکەکەی بوو ئەویش لە زینزانەکەی منابوو دووسێ کەسی کەش هەر خزمی خۆی بوو هەر لە عینی زینزانە بوون شەبەکەی بوون گیرا بوون ئەم برایمە دوو خوشتی و دایکێکی گیرا بوون
دوو خوشکەکەی حکمی ئەدامرابوون ناوی وصالە محەممەد شەلال بوو تەمان من فترێکی زۆر مامەوە لەگەڵ ئەوانە ئەوان فترێکمانەوە زیاد لە حەدی چ ڕۆژ لەسەر چ ڕۆژۆی تر تەنفیزی هەموو یەکشەمە چوارشەمە بەتەمای تەنفیزی ینی تا پێش چ ڕۆژەکە ناکرێت من یەکەم دەقەت چوومە زینزانەکە وتیانە سەرچی ژاوی تمەڵال تەلەبە بووم لە پۆلی شەشی عەدادێ بووم هێنایانم تۆمەیان بۆ دروست کردوم ئەو ئەبوو ڕەهیبە و کاظم عوبێدە هەزار ڕەحمەتی لێ بێ وتی بابەجان وتم بڵێ تی ئێرە هەمووی سیاسیە کەس نایەنن کەس ئێردا بێت حکومڕایی لەسەر چی حکومڕایی مادەکە چەنە مادەکەی خۆمم پێوت وتی تۆ شوێعیت من تۆزە ترسێکم هەبوو ئەسەن کە لەنا ئەو شوێنەشە هەر معلوماتە لێوەرن خەڵک دانن چکە لە دووسێ سژنامنەوەم بەسەر هات خەڵکیان لەگەڵا دانام بەس تۆ تازە حکمی ئەدام دراوی بۆچێ بێ حەزەر بکەی ئەو کوڕە ئەو پیاوەژ ئەو قسەی کرد ئەو پیاوەژ ئەو قسەی کرد وتی هەتا چل شەویکە ئیسراحەت بن و مەترسە بە ئیسراحەت پاڵکە و قسە بکە بەڵام ئێمە ئیتر بەیانیە دوو بەیانی ئەم شەوە یەکشەمێ سێشەمێ ئەوەی بۆ نییە لە پڕ وەجبێگەشەوە سەعات 12 شەوە من لێ بووم وەجبێکیان ئەعدام کرد وەجبێکیان ئەعدام کرد وەجبەکە قیادەکان ناوی جەمال جابر عاشور خەڵکی بەسرە بوون 28 کەس بوون شەو سەعات 11 شەو بردیانە دەرەوە عێراق تەوەن دوای لە کابرایەکی خواردنی بۆ هێناین محەمەینەوە بوو محەمان قەرچی و پێیوتین وتمان ئەو بۆم شۆکرا وتی هجوومە هجووم لە فاو عێراق کەوت بوو هەر بەو شەوە تەنفیز بەو شەوە سەعات 12 شەو بردیانە دەرەوە 28 کەس بوون هەر 28 ئەداکە من بەداخۆ زۆر ناوی زۆریشیان نەزانم چونکە من فترێکی زۆر لێو مامەوە یعنی خۆشم بە دوای معلومات ئاگەڕام زانم چییە چی لێ نییە ئێستا بۆ نمونە لە زینزانەکانی تەنیشتمان کوڕێکی لێ بوو هینی ناو بوو شەید هەژار پێشمەرگەیەکێتی بوو بە دەمانچەیەک و جیرا بوو لەسەر ئاسۆی قومری وات قیل ئاسۆی قومری کردەوە کوڕێکی کە لە زینزانەکەی ئەو بەرەوە بوو ناوی مولازم جەمال بوو یەکێتی بوو بەدەستی خۆفرۆشی لە دوای شەڕێکی گەورە لە دەیەکان نووست بوو خۆفرۆشێک چوو بۆ سەری لە خەوا بردی کورت بەڵێ کورت بۆ نمونە چیکەمان لەگەڵ چیکە لەو زینزانە بوو ئەو قاتعە شەید بورهانی لێ بوو شەید بورهان مامۆستا بورهان ئەوش حیزبی شیوعی بوو کابرایەکی کەیتیا بوو ناوی مامۆستا عەبدوڕەحمان بوو ئەویش هەر شیوعی بوو لەگەڵ مامۆستا بورهانە گیرا بوو کەسی لێ بوو پێشتر ناسی بێتت مەسەن لە فترەی مەوقوفی بەڵێ ژارمە ناسی لە ئەمن بێکۆ بوون یان لەو شوێنی چاوەڕوانی محکەمەیە ئەحکامی خاصە ئەو شوێنی کەڵم مووقفی ئینتیزاری محکەمەیە ئێوە چەند لەو ئینتیزارەمانەوە زۆر ماینەوە بەخوا 5-6 مانگ زیاتر 5-6 مانگ لە ئینتیزاری محکەمە چونکە 11 جەلسە براین شاز بوو ئەوەی ئێمە زۆر کەس زۆر لە ئیزبارەکان من خۆم دیومەکە وەختی خۆی گیراوە هەر بینیومەکە مەسەلەن بە فتری 8 مانگ بە ساڵێک ناگاتەوە ئێمە ساڵمان تێپەڕان کە حکومڕایی بەس ئەم شتە زۆر سەیرەکە دەشتی مەسەلەن من خەڵکی تریشم بینیوە کە ئاوایان بەسەر هاتووە مەسەلەن بەڵام من باسی ساڵی 1970ەکەم ئەو وەختە قاعی ئینتیزاری محکەمەوانە نەمابوو هەر کەس کە لە محکەمەکەی تەعجیلە بوو ئەیان بردەوە بۆ ئەمنەکەی خۆی مەسەلەن ئەوانێنانەوە بۆ سلێمانی کاک سەلام ئەگەر ئای مەبەست مەزای چییە بەلامەوە سەیرە کە هەنێک قەزیە هەبوو ئەوەنە تەعجیل وشتی تێکەوت یعنی بەعز بەلایەوە مهم بوو ئێمە حکومێکی عادل بدایان چی بوو مەسەلەن استجوابی پرسیارەکە بەس پرسیاری یەکەمە کە خەڵک ئەگیرا لە عێراقا دوو جیهەدەی گرت جیهەتێکە بوو جیهەتی ئەمنیان پێوت جیهەتێکە بوو استخبارات بوو جیهەتی استخباراتی مرکزی عسکەری ئەگرت من تەلەبە بووم بۆ لە استخبارات گیراوم لەبەرەوەی ڕەفیقەکەم کە یاسینی ناو بوو ئەوڕێ یاسین ئەو عسکەر بوو لە وەحدەوە هێناویان تۆش کەوتیتە منیش کەوتمە ژێر دەستی استخباراتەوە یەکەم جار کە گیرای لە استخبارات گرتیتی بەڵێ لە سلێمانی بەڵێ امتحانی پۆلی شەشمە گەیشتمە بەردەمی دەرگای مەکتەبەکە و سیارەکان دوو سیارە بوون دابەزین دوو مخبێری تیا بوو بەڵام پێش ئەوە لە بەردەمی حەسیب ساڵحا مەجموعەیەک برادەری خۆمم بینی وتیان بەردەمی مەکتەب سیاری لێ و بۆ خەڵک هاتوون ئەوان نهاتنەوە بۆ مەکتەب من چوومەوە ئەمی زانم چێ لە سیارەکەیە زۆر هیوایەتی من چونکە ئیشمە کرد ئەمزانی چی لە دەور و پشیشمە گوزەرێ
لە سەری فەرعەکەی پشتی نادی مۆزەفینەوە هات مەژوورەوە کوڕێکم لەگەڵا بوو فریاینەوە فریای محمود شۆقی یادی بەخێر لە ژێر چەترێکا بووین هەردووکمان ئەو کەڵەگەت بوو چەترەکە بەدەستەوە بوو کە گەیشتینە سەر فەرعەکە من پێشتر ڕەفیقەکان پێیان وتم کە لەوێ ئەوشتە هەیە بەلایەکی چاواوە سێرم کرد بە گەشتینە سەر فەرعەکە ناوڕاستی فەرعەکە دابەزیت دەرگا لە دوو سیارەوە کرایە نازەم لێکۆ بوو دەستیان قسە سەر شانی فریا وتی ناوت چیە وتی فریا دەستی بەریا لە شانی ئەو خجێستە شانی من وتی ناوت چیە وتم محەممە نای خۆم گۆڕی طبعا ناو گۆڕینەکەش هین نییە ئەوە نییە بڵێیت مەزمون بێت دەرەچی لەو مەسەلەیە لە ناو سیارەکەەوە هاواری کرد وتی جیب ئەبول قەمسەڵە جۆزی ئەمە قەمسەڵە جۆزیەکەم لە بەرا بوو ئیتر بردیانم بۆ استخباراتی مرکزی تەنیشت متەوەسەی وەتان بوو بەرامبەری نانە تەنیشت متەوەسەی وەتان لە چوا بوو متەوەسەی وەتان ئەوە بوو کە دوای بوو بە ئەمنی سلێمانی وایە یان نای استخبارات بووەوە خۆی استخبارات بوو متەوەسەی وەتان مەکتەب بوو تەلەڤیزیا بوو خۆمان لێەوە هاتو چوومانە کرد پیاسەمانە کرد جا بەردەمی وەتان گیرا بوو جادەکە قەتعە ئێستا قەتع نییە ڕێک خۆ دەکرد بە استخباراتە دایرەی استخبارات لەوێ بوو سێ چوار دەرگاشی هەبوو لە عقاریشەوە بووە استخبارات چکە لە ناو حامیا بوو بەشێ بوو لە حامێ بەس جاکرا بوو بەش استخبارات بەڵێ ئیتر ئەو شەوە کە چوومە ئەو دەقەیە کە بردیانینە بردیانمە ئەوێ دوایەوە بۆ مەسەلەی تحقیق بەس ویستم بزانم لە ئەوڵە تۆ استخبارات گرتی من استخبارات گرتمی دەست بەدەست چووی بۆ شعبەی پێنج لە بەغداوایە شعبەی پێنج چوینە هی کەرکووک 11 ئازار بوو بەزەوت پێش چەند ڕۆژێ لەمەوە پێش بوو کە چین مامۆستا جەمال عەبدوول و کۆمەڵێک بوون بێکەوە گیرا بوون لە ئەی کەرکووک بەڵێ هەر لەوێ بیستم کە ماڵی خێزانی ماڵی کاکە حەمەی حاجی مەحموود ئەوان لەوێ بوون جا چی کەم بینی لەوێ هاوڕێکی لێ بوو ئافرەت شلێر هاوڕێ شلێری لێ بوو شوێعی بوو کەرکوچی بوو لەگەڵ مێردەکەی ئەو مامۆستا عەبدوڕەحمان و مامۆستا بورهانی کەوتمان لە ژووری ئەدامان لە قەتعەکە ئەوانیشی تیا بوون ژنی مامۆستا بورهان بوو بێکەوە گیرا بوون ئەم ژنە حکمی مؤبەدرا مێردەکەی حکمی ئەدامرا لەگەڵ ڕەفیقەکەی کە تری وابزان ماوەی دووسێ کەسی کایان لەگەڵە ئێمەش شیا شەیە بوو یا دوو شەو بوو مامۆ من هینیان نەکردین ینی یەک جار تاقیقیان کرد و بەیانێکی بردانین بۆ شعبەی پێنج تۆ تحقیقەکەت لە سلێمانی کرایان لە سلێمانی کرا لە کەرکووک یەک جار کرا تەدقیقی ئەوەی سلێمانی کرایەوە بەس لە شعبەی پێنج لە سلێمانی زۆری خایاند فترەی تحقیق تقریبا 13 ڕۆژ لێ بوو من 26 دوو گیرام 11 مانگ 11 ئازار بردیانمە کەرکووک بەس لە شعبەی پێنج وەکو تازە گیرابێتی دوا بوو طبعا لە بیدایەوە دەسێ پێ کردەوە تحقیق بەڵێ یعنی سەر لە نوێ پرسیار و نەک پرسیار کەشیان بۆ هێنایت یانوت زیاتر قرس بێت خۆی سراعێکە بوو لە بینی سلێمانی ئەوە هەبوو ئەشکەنجە و لێدان لە بەڵێ ئەنواع وەشکاڵە بوو نینۆک دەرانیان بوو حتا بەعزیشت تێ خۆ من خەڵک بەلایەوە زۆر سێرەکاڵێ بە زۆر ئەساریب ئەزیێتیان هەیە یانیش بەڕوخێنن طبعا لێ وازم چوار شەو بوو برام دوای ئەوە چوار شەوەکە کە تحقیقمان تەواو بوو نەقلیان کردین بۆ ئەو شوێنەی کە هینی لێ بوو کە ئەڵێم موقفی انتظاری محکەمەیە ئەحکام خاصە بس لە فترەی ئینتیزار وتت زۆرمانەوە بەڵێ زۆرمانەوە ئیتر باوکیشم زیاد لە حەد هەوڵیا بوو زیاد لە حەد پارەی لەسەر من خەرج کرده بوو حتا نەک من نەک باوکم خۆی هەموو سلێمانی سەر کە باسی باوکمەکەم نییە من ئەو بە چاومایەتە خوارەوە چونکە ئەزانم چی لەسەر مندانا چۆن ژیانی بردەسەر ئەو چەند ساڵە باوکی ئەم هاوڕێیاسینی کە لەگەڵ منە حکمی ئەدامرا چوو بوو بۆ لای ئیزانی باوکم هەوڵات و بەجددی و کابرا ئەو ئیمکانێتەی نەبوو یەک باوکی ئاڕێیاسینە کابرایەکی هینیش بووانی نێتوانی بڕا بە ملاو بۆ لە کرێکارێک بوو لە مەمەری جگەرەکە چوو بۆ لای باوکم بە باوکمی وتە بوو کاگە ئەحمەد بە قوربانە بم تەڵان بەهۆی گرتنەکەی منەوە یەکتیان ناسی باوکم ئەو کاگە ئەحمەد بە قوربانە بم هەر هەوڵ بۆ کوڕەکەی خۆت نەیت بەس ئەو بەربێت باوکیشم پێی وتە بوو طبعا من لە خۆیم بیست بوو خۆعافی کە ئەویش ئەمری خوای کرد باوکیشم ئەمری خوای کرد سەد جار لە خۆیم بیست بوو لە هاوڕێیاسینی جستەیە
ئەڵێ باوکم کەوای بە باوکە و تۆ باوکە و توێتی یا ئەبێ هەردووچیان جەنازەکانیان بێتەوە یا ئەبێ هەردووچیان بەیەکەوە بەربن. من ئەوە نیم تۆ کوڕەکەی تۆ جاکەمەوەی خۆم بەزەبت کردیشی. باوکی تۆ لە ڕووی مادی باش بووە وەزعی وەکو وەڵڵاهی باش بوو بەڵام سێبەر زیاتری دانا لەسەر من. یەک سەفەر هاتبوو بۆ محکەمەی سەورە تەم لە باسی شتەکانی کەی ناکەم هاتبوو لێکێ لە جەلسەکانە من ببینێ تەمان قاعەکە گەورە بوو قاعەکە زۆر گەورە بوو قاعی محکەمەی سەورە انتیزارەکەی یان نە قاعی محکەمەی سەورە قاعەکەی خوارەوە کە ئەچی چاوەڕی بچیتە بەردەمی حڵاقەندەر بەڵێ ڕۆژێکیان کابرایەک هات کابرایەک ئێمە بەڕێزیەکەوە بن کابرایەک هات لە سەرجانەکان یەکشە قازرێ لیام قسەی لەگەڵەوەی تەنیشتمە کرد یەکشە قازرێ لە مناتینتە دەشتی وتم نام تەوان کە لە بچێ دەزمان وتی لەو شوێنەی لێرەوە ئەگەڕێمەوە بۆ شوێنێک سەیری هەیەکە تومەز باوکم لەو بەرەوە پارەی یاوە بە سجنی هێنایانە بەڵێ بە سجنی ئەوە کە ئەچێتەوە بەڵی نازانم بە قورعان نەزانم باسی چی بکەم باسی کام هەوڵەی بکەم منیش ئاوا کە گەڕایەوانێ نەمەزانی چێ باوکمم بینی ئاوا ڕێکی نازانم ینی باوکم نەبوو ئەوە بە کە لە بچەکەەوە ئاوای کرد وامزانی گیراوە ئەویش کاغەزێکی یامێ ئەوەی کە هاوشە قازلەکەی لیام ئەوی کەش قازلەکەی یام یەک گۆرەقەی کاغەزی پاکەتی جگەرێت چیە لەوێ دۆزی بووە باوکم لێ نووسی تەوان تا ئێستاش مامەوە شتانە هەمووی ماوە پارچە کاغەزە بەڵێ لێ نووسیوە دەشتی ئەحمەد سەڵتە تالب ئەعدادیە سلێمانی هەتا لە شڵەژایی ئەو دەقەیەکە ئەو کاغەزەی نووسێ بۆ من نووسیبی تالب ئەعدادیە سلێمانیە من ئەعدادی سلێمانی نەبوو من ناڵگۆر بووم ئەدەبی بووم پشتی نادی مۆزەفین بوو ئیتر ئەوە کە سەیرم کرد ڕاستە خەفەتم بۆ باوکم زۆر خۆی خوارد بەڵام تەسەوور و شعورێکی کە لای من دروست و باوکم بۆ بەکە لە بچەوەی لە نامەکە نووسیوی چی ئێمە باشین ئەوەی لە بیرم بێت وڵی دوێنە سێرم کرد نازانم نووساوە دەشتی ئەحمەد سەڵتە من چۆن زانیم کە نامەکەی باوکمە تەوقیعی باوکم من لە دوکان لەگەڵ باوکمە هەموو ڕۆژێ لەگەڵ باوکمە بووم تەوقیعی باوکم مەناسی زۆر جار مەسەن بەعزە شتێکە بۆی تۆ بیکی تۆ ئیمزایکە بەزەوە دۆکو خۆیان کرد کە تەوقیعەکەم بینی ئاو سەرم بەرز کرد و ئۆرگەڕایەوە بۆیە کە سێرم کرد باوکم بوو ئاوا هیچ ڕێشی سپی داما و بەکە لە بچەکە دەستێکی ئاوا لێ کرد 8,000 دیناری سویسری ئەو ڕۆژەیە بوو بەس بۆ ئەوی بمبینێ بەس بۆ ئەم دیدارە کورتە نە من قسەم نەکرد لەگەڵی هەر لە دوورەوە دوور ئەزان بەس بۆ ئەم بینینە بەڵێ دوور بە دوور لە هین بووین لەو جەناحی ئەحکام خاسێ بووین کە چاوەڕێی محکەمەمانە کرد ڕۆژێک بانیان کردمە دەرەوە دەشتی ئەحمەد محەممەد باڵێ چوم لە خۆ تۆ حەزەرێکە ترسێکە هەیە بۆ لێیانە بۆ تۆ بانکەن تۆ من ترسیەوەم هەبوو خەڵکی کە گیرابێ ناوی منی هێنابێ من لە پاش ئەژنۆمان کە ئێمە گیراین لەو شوێنە من چوومە دەرەوە سەیرەکەم کاغەزێکی کەی نووسی بوو باوکم قاتی بیجامی بۆ نردبووم لەگەڵ جلی ژێرەوە تەوان بەس بیجامەکەم پێگەیشت بەس پانتۆڵەکەی ئەوانی کیان نامێ لە کاغەزەکان نووسیبی باوکەجی کوڕەکەم ئەوە 100 دینارم بۆ نردی 100 دینارم بۆ نردی 100 دینار زۆر بوو بەس بەدەست تۆ نەگەشت نە گەیشت بوو لە ساکە 50 نابوو بە من ئەوە ڕقێشم ماوە کاغەزەی باوکم بەس تۆ لەوێ پارە هیچ فایدەیەکی هەبوو لە چۆ فترەی لەو شوێنێکە لێبووی فترەی چاوەڕانی محکەمە ئەو کە هاتبوو بە حساب خواردنم بۆ خواردن و ئۆشتانی بۆ هێنابووم 2,000 دیناری سویسریا بوو تا ئەو 50,000 بە من بگا یعنی 2,000 دینار مەبەست بەڵێ 50 دینار لە کاغەزەکاتی تێڵە 100 دیناریشم بۆ نردی ئەم بە کوردی نووسی بووی کە بۆ هێنام نازانێ لە 2,000کەش وەرگیراوە 50 لەوە بڕی ئیتر بچینەوە ژووری ئەدام کۆمەڵێک کەسی تێکۆشەر و کۆمەڵێک کەسی قارەمانی تیابوو لە سلەیمانی و لە بەغا و لە هەولێر و لە کەرکوک و لە جنوانی هەر لەسەر لە زاخۆ هەتاک و بەسڕە تۆ ئەو چل ڕۆژە خەوتی وەکو خەو نەبوو ئەو پیاوە بۆی باسکردی چل ڕۆژ بە ئیسراحەت نەخێر هەر ئەگەڕای چونکە خەو نەبوو یەکەم جێ نەبوو دووەم تۆ یەکشەمان و چوارشەمان کە تەنفیس ئەبوو خەڵک ئەژنۆیشکان نابم بە نەحی معنەوی ڕووخابێت بەدەست خۆت نەبوو بەدەست خۆت نییە دانیشیت هەموو دانیشتی ینی ئیسراحەتی تیا نەبوو نەگە ئیسراحەت
تۆ تا ناوی تەنفیزەکانە خوێنەوە قایمەکە بەنە دەرەوە نانەکانێنەوە لە 12 نیۆڕۆ نانیانەکرد بەژێر دەرگاکە کولی زینزانێک نیۆڕۆ بەڵێ لە چارێکی بۆ بێت ئەهاتن قایمانێ هێنا ژوورۆنێ چارێکی بێ بۆ یەکی نیوەڕۆ هەموو جارێک ئەو هابوو بەڵێ هەموو جارێەوە بوو ڕۆژانی تەنفیز و ڕۆژانی ناتەنفیس ئەو کە تەنفیز یەک شەمان و چوار شەمانە بوو لە 12 خواردنیانە هێنا لە چارێکی بووە هات نەژوور ناوەکانیانە خوێنەوە چیە بن یەک دەرگاکانیانە دوکە لە بچەکران و ئەبران ئیتر کەس نانی نەخوارد نانی نیۆڕۆ کەس پێی ناخورێت تۆ 4 کەس لە ژوورەکە بڕوا 3 کەس لە ژوورەکە ئەخر نانەکەتانە خواردنجا ئەم هاتن ناوەکانیانە خوێندەوە یان نانەکان بۆ هێناین کە بیخۆین کە ئەوش تەنفیزی ژەکرەی بیخوا بەس نانە بۆ بخورێ کەس هەیە نانی بۆ بخورێ کەس نێ نانی بۆ بخورێ ئیتر لە یەکە هاتم قایمەکان نایەنە خوێنەوە طبعا ناو خوێنەوەکەش چۆن بوو ئەو کابرای کە خواردنەکەی تەوزیع کرد ئەمن بوو ژیرا بوو معتەمیدی حکوومەت بوو بەس حکومرا بوو بە موعەبەت ئەو کەسە معتەمید بوو کە هاتە ناو زینزانی ئەدامەکانەوە لەگەڵ خندان خواردنەکە مەسەلەن ئەیوت دەشتی ئەیوت 7 کەس هەیە ئەمڕۆ 10 کەس هەیە 30 کەس هەیە تەنفیس ئەیوت دەشتی وێن بۆ نمونە من چەند جار لێم پرسیوە وتیدی فڵان کەس لە خۆی مەبیست سەریە کرد بە زینزانەکە ئەیوت فڵان کەس لێرەیە ئەمانزانی دوای ئەوە ئەیبن تومەس قایمەکەی بینی بوو پێشتر لەگەڵ ناخواردنەکە کە هات ئەمڕۆ تەنفیزی ئەو نەکەسەیە ئیتر چێنانی پێ ئەخورێ لەوێ کەس نێ یان تۆی یان برادەرەکەتە یان هاوژوورەکەتە یان بەڵێ من چەند جار ناوی حتا خەڵکی سلەیمانی تیا بوو کە گیرا بوو لە ئەمن ئەنجا گرتنی بینی ئەمن و بینی استخبارات فەرقی زۆر بوو لە استخبارات شتەکانیان لێوەرەگری هیچ شتێکە پێ نە سەعاتیشە نەوای پێ ئەڵقەرشە نەوای پێ بەڵام ئەوی کە لە ئەمن ئەگیرا من زۆر کەس مەبینی لە ئەمن و حکم ئێدامە هاتە لە ئێمە بۆ نمونە ملوانکەیەکی ئاڵتونی لە ملا بوو ئەڵقەکەی لە دەسا بوو سەعاتی پێ بوو ئەو سەعات و ئەڵقە و مرسیلەیە لەوێ چێ ئەیبرد جگەرە خۆرمان تیا بوو ئەو کەسانی کە جگەرەیان نەخوارد بەم محەممە ئەن قەرچیانەوە کە خواردنەکەی تەوزیع کرد ئەو زنجیرم پێ پاکەتی 2 پاکەت جگەرم بۆ بێنە یەکێ لەوانە خوا عەفویکا شەوکەتی عەریف کەریم بوو ماڵیان لە ئازادی بۆ ئێعدام کرا ئەو ڕۆژەی کە شەوکەت ئێعدام کرا لەگەڵ نانەکەتی شەوکەت بیاغۆفە بیا زینزانە کاک دەشتی لە حەڵقەی داهاتووی دێنەوە سەرم باسە حتمما زۆر شتەیە کە پرسیارت لێ بکەم بڵێ دەست خۆش بێ دەستخۆشی بۆ ئێوەش